آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامین لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم. ئەمڕۆ ئینشاڵڵا کۆتایی بە تەفسیرکردنی ئەم سوورەتە پیرۆزە دەهێنین. ئیتر ڕەمەزان ئایا بەس ئەمڕۆی ماوە یا بەیانی ماوە والله ئەعلەم. ئەو مەغریب ئینشاڵڵا دەرەکەوێت. خوای گەورە بزانی چی بە نسیبمان دەکات، جەژن یا ڕەمەزان. داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەم ڕەمەزانی لێمان قبوڵ کرد بێت، ببێتە کەفارەتی گوناهەکانمان ئینشاءالله. مامنووری هەردوو دەرگاکە پێوە دە مامنووریکە خوشکەکەم ئەگە بچتە دەرەوە باش ناو پیاوەکانمە بەڕێزم. خۆشەویستان، خوای گەورە و میهرەبان دەفەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. بێگومان ئەو کەسانەی کە چاکە دەکەن لەگەڵ چاکەکانی ئیمانیان هەیە، واتە ئیماندارن و چاکەش دەکەن، کەواتە ئەو خاڵە زۆر گرنگە. ئیمانمان هەیە ئەبێت چاکەشمان هەبێت، کردەوەی چاکمان هەبێت، قسەی چاکمان هەبێت. خوای گەورە دەفەرمی ئەو کەسانەی کە ئیمانیان بەخوا و بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم، لەگەڵ ئیمانەکەیاندا لەگەڵ باوەڕەکەیاندا کار و کردەوەی چاکە ئەنجام دەدەن، خێر و چاکە دەکەن، سەیەجعل لەهم الرەحمان ودا. ئەوە خوای گەورە خۆشیانی دەوێت و خوای گەورە وایان لێ دەکات خەڵکیش ئەوانی خۆش بوێ. بۆ ئیمامی مجاهید ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ خوای گەورە خۆشیانی دەوێت و خۆشەویستیان دەکات لای خەڵکیش. ئەوە بەروبوومی کردەوەی چاک کە خوای گەورە تۆ خۆشەویست دەکات لای خەڵکی. لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلم داهاتووە یا ڕەبی خوای لەم کەسانەمان بگێڕی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە خوای گەورە میهرەبان بەندەیەکی خۆشویست، هەر بەندەیەک لای خوای گەورە خۆشەویست بوو، خوای گەورە میهرەبان بانگی جوبرەئیل دەکات لە ئاسمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بانگی جوبرەئیل دەکات، سەلامی خوای لەسەر بێ. کێ بانگی دەکات؟ خوای گەورە میهرەبان. دەفەرمێ ئەی جوبرەئیل، من فڵان کەسم خۆش دەوێت. بانگی مەلایکەیەکی بەڕێز دەکات کە جوبرەئیلە، سەلامی خوای لەسەر سێری سبحان الله ئینسانی ئیماندار بێ و لە خوا بترسێ چەندە لای خوا بەڕێزە. خوا چی ئیشێکی بە ئێمەیە کە ئەوەندە گرنگی بە ئێمە دەدات؟ چی ئیشێکی بە ئێمەیە؟ عیبادەتی بۆ بکەین و نەیکەین، بەخوا هیچ لە مڵکی خوا زیاد و کەم ناکات. نەوەڵڵا، یعنی خوای گەورە زۆر بەڕەحمە بەرامبەر بە ئێمە. کاتێک بەندەیەکی خۆی خۆشەوێ دەفەرمێ ئەی جوبرەئیل، من فڵان کەسم خۆشەوێ، فڵان کەسی کوڕی فڵان کەس، فڵان کەسی کچی فڵان کەس، من خۆشم دەوێ تۆش خۆشت بوێ. خوای گەورە فەرمانەکات بە جوبرەئیل سبحان الله کە فڵان کەست خۆش بوێ، تەواو، چونکە من خۆشم دەوێ. جوبرەئیلی سەلامی خوای لەسەر بێ یەکسەر فەرمانی خوا جێبەجێ دەکات، ئەو کەسەی خۆش دەوێت. جا خۆشبەختی بۆ ئەو کەسە بێ کە خوای گەورە ناوی دەهێنێ و دەڵێ ئەی جوبرەئیل تۆ پێویستە ئەم کەسەت خۆش بوێت چونکە من خۆشم دەوێت. ئەمجا جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا لە ئاسماندا بانگی مەلایکەکان دەکات. هەرچی مەلایکە هەیە لەم بوونەوەرەدا کە ژمارەیان دەیەها و سەتەها قاتی مرۆڤ. سبحان الله، شوێنە چۆن لە ئاسمان لە زەویا کەعبە هەیە، لە ئاسمانیش بەیت المەعموور هەیە، ماڵێکە. ئەم بەیت المەعموورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو ڕۆژێک 7,000 مەلایکە دەڕاتە ناویەوە، هەموو ڕۆژێک. ئیتر هەتا ڕۆژی قیامەت جارتە سەریان نایەتەوە، ئەوەندە زۆرن. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ لە ئاسمان، لە حەوتەبەقەی ئاسمان و هەرچی مەلایکە هەیە لەسەر زەوی بوونەوەردا هەمووی بانگ دەکات، بەڵام هەموویان گوێیان لێیە. دەفەرمێت ئەی مەلایکەکان هەمووتان گوێ بگرن. مەلایکی وا هەیە ئەمەندە گەورەیە، سەلامی خوایان لەسەر بێ تەسەور ناکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەی لەو مەلایکانی کە عەرشی خوا هەڵدەگرێت کە 8 مەلایکەن، ئەفەرمێ بەس تەنها لە نەرمایی گوێچکەی، ئەم نەرمایی گوێچکەی هەتاکو بامشانی ئەم تۆزە
هی خۆمان 4-5 پەنجەیە ئەم بینە مەسافەی نەرمایی گوێچکەی مرۆڤ لە تاکو ناوشانت چەندێکە بانشانت ها 4-5 پەنجەیە ئەفەرمێن تەنها لە نەرمایی گوێچکەی و هەتاکو ئەیرانە 500 ساڵ ڕێگایە 500 ساڵ ڕێگا بڕی ئەمجا دەیبڕی حتى عندي رواية تفرمي 700 ساڵ يعني سبحان الله ئەم مەلایکە گەورانە کە سەلامی خوانێتەوە چەندێک گەورن کە بە ئاسانی شاخەکان هەڵەگرن ئەیدەن بە قەدێکە ئاوە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەزیەتیاندا لە طائف مەلایکەی شاخەکان هات فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر حەزەکەی ئێستا پێت خۆشە ڕازیت بە فەرمانی خوا هاتوومە ئەم دوو شاخەت بۆ ئەدەم بە یەکە حەچی تیا هەموو تیا چی هەموویان لەکوژم لەدایە شاخەکە ئەدەم بە یەکە هەمووی فەرمی نە بەڵکو خوای گەورە لە پشتی ئەو خەڵکە کۆمەڵە کەسێکی ئیماندار و باش دەربکات جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بانگەکە لە ئاسماندا دەفەرمێ ئەی مەلایکەکان خوای گەورە فڵان کەسی خۆش دەوێت هەمووتان خۆشتان بوێت هەموویان خۆشیان دەوێت فەرمانی خوا جێبەجێ دەکات واللهی ئێستا چەندەها مرۆڤ هەیە مردووە یا زیندووە یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی لە ناو هەموو مەلایکەکە ناوی براوە هەرچی مەلایکەی خوا هەیە هەمووی ناوی ئەو مرۆڤی بیستووە چونکە خوا خۆشی دەوێت ئەو نیعمەتی گەورەیە ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فيحبه أهل السماء هەرچی لە ئاسمانە هەمووی خۆشی دەوێت ئەو مرۆڤە چونکە خوا خۆشی دەوێت چونکە لە دنیادا ئیمانی هێنا و چاکەی کرد ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو خۆشەویستەی کە خوا هەیەتی مەلایکەکان هەیەنە بۆ ئەو مرۆڤە ئیماندارە لەسەر زەویژە جێگیر دەبێت خەڵکی سەر زەوی خۆشی دەوێت بەبێ مەسلحەت بەبێ بەرژەوەندی جا ئەو خۆشە کەسێک لەبەر خاتری خوا خۆشتی بوێت یا چەند کەسانێک تۆیان خۆش بوێ لەبەر خاتری خوا لە کاتێکە تۆ چاکەیشت بۆیان نەبووە کەواتە خوای گەورە فەرمێ ئین الذین آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا ئەوانەی ئیمانیان هێنا بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەدا کردەوەی چاکیش ئەنجامەدەن خوای گەورە خۆشیانی دەوێ وەلای خەڵکیش خۆشەویستیان دەکات خۆشەویستی ئەو مرۆڤە دەچێتە دڵی خەڵکەوە ئیمامی محەممەدی کوری منکەدیر کە یەکێک لە زانا گەورەکان بە ئیمامی ئەبوو حازمی فەرموو کە ئەوش زانایەکی گەورەیە فەرمی سبحان الله شتێکی سەیرە بینم ئەی ئەبوو حازم کاتێک ئەڕۆمە دەرەوە خەڵکە بینم ئەگەم بە خەڵکی زۆر خۆشمی دەوێ هەستی پێیەکەم لە کاتێکە هیچ خێر و چاکەیەکیشم بۆیان نەبووە واتە ئەوە نەبێ یارمەتیانم دابێ چاکم لەگەڵیان ناکردی بێ قەرزاری من بن هەر ئەم بینن منیان خۆشەوێ فەرمی ئەوە وا نەزانی ئازایەتی خۆت ئەو خۆشەویستەیە کە خوای گەورە بە تۆی دەدا لە ناو خەڵکیشان ڕەنگ دەداتەوە خەڵک بەبێ بەرژەوەندی توی خۆشەوێ خەڵکی وایە هەر نایناسی خۆشتەوێ لەبەر خاتری خوا ئەوە زۆر گرنگە کەسێک لەبەر خاتری خوا خۆشی تویست ئینشاڵڵا و نیشانەی ئەوەیە چەند کەسێک کە ئەو کەسەی خۆش ویست ئەوە ئینشاڵڵا خوای گەورە خۆشی دەوێ بۆیە خەڵکی خۆشی دەوێت بەبێ مەسلحەت بەڵام بشتەوێت کەس ڕقی لێت نەبێ ئەوە شتی وان نابێ خەڵک ڕقی لە خوایە بە چەندەها ملیۆن خەڵک لەم سەر زەویە ڕقی لە خوایە پەنا بەخۆ بە چەندەها ملیۆن خەڵکەیە بە ملیار خەڵکەیە باوەڕی بە پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم بە ملیۆنان خەڵکەیە بە ناوی موسڵمانەوە جوێن بە ئیمام ئەبوبەکر و عومەر دەن بەڵام ئەمە ناشرینیان ناکە بەڵام گرنگ ئەوەیە خەڵکی باش خەڵکی دیندار توی خۆش بوێ ئەوە گرنگە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەمە بەرووبوومی کردەوەی چاکە سبحان الله یەکێک لە بەرووبوومەکانی ئیمان و کردەوەی چاک ئەوەیە کە ئەو ئینسانە خوالی ڕازیە خۆشەویستە لە دڵی خەڵکە چونکە لای خوا خۆشەویستە بەڵام ئەگەر کەسێک بەنا بەخوا خوا ڕقی لێ بوو خەڵکیش ئیمانداریش ڕقی لێتی کەواتە با بزانین خوای گەورە دەفەرمێ ئین الذین آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا ئەو کەسانی ئیمانیان هێنا و چاکەیان کرد خوای گەورە باسی نیعمەتێک لە نیعمەتەکانی خۆی دەکات کە بەو کەسانی دەبەخشێ ئەویش ئەوەیە کە ئەو کەسانی لە نێوان کردەوەی چاک و ئیمان هەرکیان کۆ کردوتەوە واتە هەر تەنیا ناڵێ من ئیماندارم و تەواو بەس دڵ حسابە ناوەڵا دڵ حساب نییە بە تەنیا دڵ حسابە کردەوەکانیش حسابە ئەگەر تەنها دڵ حساب وایە هیچ کەسێک نوێژ و جەماعەت و جومعەی لەسەر فەرز نەبوو ئەگەر دڵ حساب وایە
ڕۆژوو بۆچی فەرزەکرا دڵم پاکە و نانەخۆم شتیوان نییە دڵ و کردەوە چاکەکان دەورە بینێ ئەو کەسانی کە ئیمان و کردەوەی چاکیان کۆ کردوتەوە خوای گەورە لە نیعمەتێک لە نیعمەتەکانی خۆی کە باسی دەکات دەفەرمێ ئەوەیە کە خۆشەویستی دەکات لای بەندەکانی و لای مەلائیکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ بۆیە ئەگەر کەسێکت بەبێ هۆکار خۆشویست ئەو بزانە ئینشاڵڵا ئەو کەسە خوای گەورە خۆشی دەوێت یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگەڕی خوای گەورە دوای کە باسی خۆشەویستی خۆی کرد بۆ بە ئیماندارەکان دەفەرمێ فإنما يسرناه بلسانك لتبشر به المتقين وتنذر به قوما لدا أي محمد صلى الله عليه وسلم ئێمە ئەم قورئانەمان بۆ تۆ ئاسان کردووە بیخوێنیتەوە لەبەری بکەی بۆچی قورئانمان دابەزاندووە لتبشر به المتقين بۆ ئەو کەسەی ئیماندارە و متەقیە تۆ مزگێنی بەهەشتیان پێ بدەی بۆ قورئان کە پڕە لە مزگێنی خۆش ئەوەی وا بکە خوای گەورە ئەوەی بۆ دەکات ئەوەی وا بکە خوای گەورە ئەوەی بۆ دەکات پڕە لە مزگێنی خۆش خۆ کاکی ترە وایە خۆ نابێت دین تەنها هەر مزگێنی بێ هەر ڕەشەشی تیا بێ خۆ لەم دنیایە ئەگەر کۆمەڵێ بۆ پیا و خراپان کۆمەڵێ قانون نەبێ خۆ ژیان ئەبێتە غابات وەکو غاباتەکانی لێ دێ قەویەکان بە قوتەکان لاوازەکان نەخۆن و تەواو هەر ترافیک لایەکێک تەماشاگە ئەگەر شتێکی یعنی بێسەروبەرە بێ هیچی تیانە بێ نە مروری تیا بێ ئەو ترافیکانە ئیش بکات تەماشا دەکەی دەبێتە زەجەیەکی زۆر خراپ پێویستە سزادا بنرێت ئیسلام هەم مزگێنی خۆشە هەم سزایە ژیانی شەروایە قانون هەموو قانونێکە لەسەر زەویە دانراوە هەم خۆشی تایە پاداشتی تایە و سزایشی تایە ئەبێ هەروە بێت قورئانی پیرۆزیش بە هەمان شێوەیە ئەوەی کە ئیماندار بێ خوای گەورە دەفەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێ بدە مزگێنیان پێ بدە لە دوای مردنیان دڵخۆشە بن بەختەوەر دەبن وتنذر به قوما لدا بەڵام ئەو کەسانی کە زۆر مناقەشەی حەق دەکەن ئەو کەسانی کە لە حەق و ڕاستی لا ئەدەن ئەو کەسانی کە حەق و ڕاستی قبول ناکەن لەسەر باتڵ و خراپەکاریم لەسەر ئیسلام نین ئەوانە خوای گەورە ئینزارێکی گەوریان دەکات بەو قورئانە ئینزاریان بکە بە ئاگری دۆزەخ بە سزای خوا بە عوقوبەی خوا بە تۆڵەی خوا چونکە لە دنیادا حساب و فەرمانی خوا پێغەمبەری خوا ناکەن صلی الله عليه وسلم کەواتە ئیسلام هەم قسەی خۆشە و هەم هەڕەشەیشی تێدایە هەموو شتێکی دنیاش هەروایە مناڵەکەت بە قسەت بکە جیاوازە بە قسەت نەکە جیاوازە مناڵی خۆتە جگەرگۆشەی خۆتە جاروای لێدی جاروای لی تووڕابی جاروای لە ماڵ دەریەکەی مناڵی خۆشتەوێ بەڵام ئەگەر بە قسەت بکە هەموو ڕۆژێ ماچێکی هەموو ڕۆژێ دەست دێنی بەسەریا پارەیە دیتێ خزمەتێکی مناڵەکەی خۆشت بە هەمان شێواوایە کە خۆشتەوێ لە هەموو کە زیاتر ئەم ئیسلامش ئاوایە ئەوەی لار بێ و لار و لێر بێ و بە کەڵکنەیە ئەبێ ئینزاری بکرێ خوای گەورە غەزەب لێگرێ ئەگەر ئاوا بمریت خوا لێ تووڕێ ئەمە دینی خوایە لە کۆتایی آخر ئاەتە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی مەریەم وەکەم ئەهلەکنا قەبلەهم من قەرن ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەمانە بۆ بە خۆیاندا ناچنەوە ئێمە چەندەها قەومان لە ناو برد لە پێش قوڕەیشیەکان و خەڵکی شاری مەکە لە پێش ئەم هەموو بێدینەی کە بەرامبەر تۆ وەستاون و شەڕ لەگەڵاکەن باشە ئێمە کۆمەڵی قەومی زۆرمان لە پێش ئەوان لە ناو برد لە کاتێک خوای گەورە فەرمێ هەل تحس منهم من ئەحەد ئایا هیچ کەسێک لەوان دەبینی یەک نەفەرێکیان ماوە ئەوانەی کە پێشتر لە ناو چوون وا دەزانێت تۆ یەکەم کەسێکی خاوەنی ئەم زەویەیت ئەچی شەڕی لەسەرەکەیت و مناڵی لەسەر دەی بە کوشت پێش تۆ هەزاران خاوەنی هەبوو و دڵنیا بە تۆش بەجێ دەهێڵی بۆیە تکاتان لێ دەکەم هەموو جارێکی پێتاڵم تۆ ئەو خوای کە دروستمانی کردووە بە تەمەنەکان کێشە بۆ مناڵەکاندا دروست مەکە لەسەر زەویەکی دەشت خوا کاولیکە ئەچی مناڵت جگەرگۆشەکەی خۆت ئەدەی بە کوشت حتا ماوی بە ئەسەف و بخەم و خەفەتەوەشیت ئەوە زەلیلی نییە ئەگە پێت بڵێن ترسنۆک لەوە باشترە مناڵەکەت لە ناوبەری مناڵەکەت بکوژێ تووشی دوژمنداری بی تخوا دوژمنداری خۆشە یا پێت بڵێن ترسنۆک تخوا مافت بخورێ باشتر یا دوژمندار بیت
ئێمە نازانین کاتێک ئێمە چاومان لە دەستە دەین ئەو کاتە ئەزانین چاو چی نیعمەتێکە، کاتێک دەستمان نییە یا قاچمان نییە ئەو کاتە ئەزانین چی نیعمەتێکە. وەڵی مسلمانی ئەوە مەزانی فەقیرە عەمەلیات گورچیلایان بۆ کرد، خوا لێی خۆش بێ گورچیلایان بۆ دانا، یەک لەفەیەکی خواردە و تۆ ساسی پێوە کرد و زیاتر ڕێک فەقیرە کوشتی. یعنی تۆ نیعمەتەکان نازانێت تا لێت نەسێنرێتەوە. هەندێک شتێ نابێ ئەمانە نابێ بخۆی تاوە لێ قەدەغە کراوە. کاتێ ئەو نیعمەتە لە دەستە دەی ئەو کاتە ئەزانی تۆ چی زەرەرێکت کردو. کاتێک کە مناڵەکەت مەرگی کوڕەکەت بینی هەزار جا پەشیمانە بیت تۆ چی لە زەویەکەکەی بای ملیۆنە 2 ملیۆنە پرە بابای دەفتەرێک بێ کێشە بۆ خۆ دروست مەکە. والله بزانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بستێ زەوی داگیر کە یەک بستێکی تۆ بە زوڵم بە غەدر هەواڵی خوای کە دڵنیابە لە ڕۆژی قیامەتە ئەو بستە زەوێ بەقەت ئەم وەرەقەیە داگیرکەی حتا حەوت طەبەقەی زەوی چەندێکە ئەم خۆڵە ئەوەندە مەسافەکە حتا حەوت طەبەقەی زەوی چەندێکە ئەبێ لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانە ئەوەنە خۆڵ بدا بەشانیە. ئەگەر بەقەت ئەم مێزە بێ بەقەت ئەم مێزە بی بە خوارەوە هەتا حەوت طەبەقەی زەوی چەندێک خۆڵی تایە هەمووی لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر لەبان مدێتی کەواتە مەڵێ بێغیرەتم نە خوا تۆڵی بۆت کرد دڵنیابە ئەوەی کە عەرزی خەڵکی داکردووە میراتی خەڵکی خواردووە ئێستا لە ناو قەبردا لەو پەڕی خراپیدایە. خەم مەخۆ خوای گەورە کۆمەڵە کەسێک لە ناو برد هەموویان تیا چوون ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ کەسیان دەبینی مابێت کەس ماوە بۆی کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن بۆ خاتری خوا بەسە زەویەکەی داگیر کردومەتەی خۆتان بەسن با بڕۆین ئێ داگیری کە هەواڵی خوای بە خۆشی قسەی لەگەڵا بکە ئیلا بێ بە شەڕ و بە تفەنگ ئەبێ ئیلا کوشتنی تیا بێ خوێن تیا بڕژێ. ئینسان ئەگەر لەم دنیاە عەقڵی هەبوو زۆر گرنگە پیاوێکە بخوا عەفوگە هەموو جارێ خۆزگەم بۆ کەسەی عەقڵی تەواوە بەخوا ڕاستەکە. ئینسان ئەگە عەقڵی تەواو بێ قەت ئامادە نییە لەبەر زەویەکی دەشت وەڵای خەڵکی وا بۆ تێتی بە تەمام زەلام بکوژمە سەر زەویە بای 500,000 ملیۆنێک بای 2 ملیۆنە ئیتخوا ئەمە چییە بۆ خاتری خوا یعنی چی پێویستەکە کێشە بۆ مناڵەکان دروستکەی دوژمنداری بە خۆ دروستکە ئەمجا ئاوا دەستە خەڵپان بکەیتەوە بۆ پارە باز داگیریکە هەواڵی خوایکە دڵنیابە لە دوای مردنی باجەکەی ئەدات ئەو بێغیرەتی نییە ئەوە عاقڵیە مناڵەکانی خۆت سەلامەتکی 15 ساڵ بەخێوێکی بۆ ئەیدەی بەکوشت لە پێناو چییە بۆیە مەبەسمان چی بخوای گەورە فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو قەومانەی پێشوو کە لە ناوت چوون هیچ کەسێکیان ماوە خوای گەورە فەرمێ فەهەل تەڕا لەهم من باقیە هیچ کەسێک لەوانە دەبینی مابێت نەما کوچیان یات دەی کاکەوانەمە باوکمان دایکمان مردووە کوان لەکوێن هەندێکمان قەبری باپیرەمان هەر نازانین باپیرە و نەنکمان قەبرەکەیشی لەکوێیە بەخوا ئێمە ڕۆژێ دێت ئەبینە باپیرە و بەخوا نەوەکانمان قەبرەکەشمان نازان لەکوێیە ئیتر بۆ کێ خۆت خراپەکەی بەخوا مناڵەکەت مەجاڵی نییە بە ساڵ سەردانی گۆڕەکەت کە و خەڵکی وایە ئێستا چەند کەس لە ئێمە هەیە چەندێکە سەردانی قەبری کە سوکارەکەمان نەکردو شەرت نییە ڕۆژتە سەردینەکە بڵاوی کەیتەوە لەسەر قەبرەکەی باوکم لەسەر قەبرەکەی دایکم هەنە جا بەدزی و بڕە بە هەر کەس نەزانێت هەر کەس نەزانێت لەسەر قەبرەکەی باوکتی بڕۆ فەڕێک نەدە 5 دقە 10 دقەیە لێ بوو ئیش خۆت کەوەرەوە سەردانی قەبری دایکتە باوکتە کە سوکارتە خوای گەورە فەرمی ئەو تەسمع لەهم ڕیکزا ئایا هیچ کەسێکیان لێ دەبینی ئایا چرپە و نووزەیان لێ ماوە حتا نووزەیشیان نەماوە نووزەکەیان نەماوە هیچ ئایا هیچیان لێ دەبیستی ئایا هەر دەڵی ئەوان هەر بوونە لەسەر زەویە وا دەزانی ئەوانەی پێشوو یەک ڕۆژێ لەسەر زەویە نەژیاون ئەوانەی کە ڕۆشت ئەوە ژیانی دنیایە ڕۆژێکیش دێ ئێمە لەبیر دەکرین بەخوا ڕۆژی دۆمسەیم لە تەعازیەکە تا خەڵک دێ بە سەرخۆشی کە سوکارەکەت پێکەنین ئەگەڕێتەوە وەیە هەر 2 سەعاتێ بۆ دەگرین هەر ئەگە بشگرین کەواتە هەوڵ بدە خۆت ڕێگای خوا بگرە بەر بەتەمای کەس مەبە کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن کێشە بۆ خۆت دروست مەکە بۆ خۆت شەو لە ماڵەوە بە جلی نووستنەوە بۆ خۆت جلی خەو بخەوە کێشە بۆ مناڵ دروست مەکە زەوی دەشت ئەبێت چی بێت چی خێرێکی تیا بێت گەنم هەر ناکەم مناڵەکانم سەلامەت بێت لەو باشتە گەنم ناکەم گەنم و جوە ناکەم چێ خۆ لە برسان برم ئەژمە عەرزی کەسێکە بە 200,000 بە 500,000 عەرزێ بە ئیجارە گرم و خۆم توش کێشەوە بەڵام ناکەم ئەو ترسنۆکین ئێمە عاقڵیە هەندێک جا دەم ڕۆژە بەخوا بێ خۆت گێڵکەی جارێک کابرا ئەبینیت وەڵی خەڵک ئەزانم لەم شارەی خۆمانە
والله بەخۆمی وت هەنێ ئامۆژگاریم لە سوودی نەبوو گەنجێ بوو ئەوی لەو بازاڕە ئەسوڕێمە و خواخوامەیەکە زلێکمەدا شەقێکم دیاڵا پارەی دێکسێت خەڵکی ئاوایە کاکێکە جاران ئەیانوت دەست مەکە پشتێنی خەڵکە بەخوا بێم بۆ دەستێک دە قاش پانتۆڵی خەڵکیشە نەک پشتێنەکەش چکانێکی هەیە پشتێن نابەسێ قاش پانتۆڵی پێ کەواتە ئاگداری خۆت بە خۆ توش کێشە مەکە قسەیەکی عەشایری ناو خۆمان هەیە ئەڵێ پیاوی دەستماچکەر پیاوی پێ ناکوشتێ مادەم دوای پیاو کوشتنەکە دەستی خەڵ ماچەکەی هەرمەیک ئەوش مەکە نە دەستی خەڵ ماچکە نە پیاویش بکوژە هەواڵی خۆیان کە ئەوەی زوڵمی لێکردی هەواڵەی خوای کە دڵنیا بەخوا تۆڵەت بۆ کاتەوە کاکە گیان ئەرزەکەت بای ملیۆنێکە 2 ملیۆنە بەس بیرێ بکەرەوە کورە بای دەفتەرێکە کاکە مەسروفی ساڵێ 2 ساڵە حساب کە ئەو 2 ساڵە مەسروفی زیاتر کرد و پارەکەت یانش هەر ئەوە بیرێ بکەرەوە باخەڵ پێ بڵێ ترسنەوە ئەو دەن بە کوشت مناڵەکان ئەدەن بە کوشتە ئەمجا دوای گاڵتەشە پێ هەر ئەوەی کە بە تۆڵێ ترسنۆک هەر ئەوەی دوای پێ دەڵێ بێعەقڵ حاشاسی ئەڵێ ئەم بێعەقڵە ئەم کارەی بووە کرد تۆ ترسنۆک بە قسەی تۆم کرد ئەمجا سەر بێعەقڵیش بۆیە بە قسەی خەڵک مەکە بە قسەی خەڵک هەڵ مەچۆ خۆت لە بەڵا بپارێزە بڵێ خوایە بمپارێزی لە بەڵا هات بەرەو ڕووت لی ڕاکە مەڕۆ بەرەو ڕووی خۆتی لێلاتە ڕاست و چەپ کە بووی نەتگرێتەوە ئەگەر ئێمە ڕێگای خوا بگرین و پیاوە بە تەمەنەکانمان ژیر و عاقڵ بن بۆ خوای توش کێشە نابین بۆ خوایە زۆربەی کوڕەکان دەزانم چەندها کە جار چووەتە ناو کێشەوە ئەڵێ مامۆستا باوکم ئەڵێ بڕۆ خەڵ بکوژە باوەی گیان بۆ خاتری خوا بۆ توش کێشەمان نەکەی بڕۆ بەرخی نییە بۆ سەر بڕینە کورە کاکە مام حاجیان کوڕەکەی تۆ مرۆڤە بەرخ نییە ئاژەڵ نییە مرۆڤ بەرخ نییە سەری بڕی بەرخی نییە بۆ سەر بڕینە نە وەڵڵا بەرخی نییە بۆ سەر بڕینە نەک مرۆڤ بۆ سەر بڕی نییە بۆ کوشتن نییە لە ڕۆژی قیامەت ئەڵێی خوایە کوڕەکەم دا بە کوشت خۆم دا بە کوشت لەسەر ملیۆنێ 500,000 ئەی خوا شەرمەزارت ناکات ئەمە بێغیرەتی نیە تکێ بە قسەمەکەن یا خەڵ بە قسەمەکەن ناکەی کەیفی خۆیەتی لەم ڕۆژە بەڵا ئەبارێ ڕۆژی ئەوەی خۆت لە بەڵا لاتەی نەک بەڵا بۆ خۆ دروستکەی ئەوەشی کە تووشی بەڵاکە بوو کادەڵێ بەخوا ڕاستت کرد لە کۆتاییدا دەڵێم ئەوەی بە قسەی خوا پێغەمبەری خوا نەکە صلی الله عليه وسلم زەرەر دەکا بەخوا خەڵکە بۆ لەم شارە پارەی خەڵکی خواردووە چەندەها کەس لە هەموو شارەکان ئەو شتانەمان بینێ فڵان کەس ڕای کردو ئەوەنە دەفتەری خوارد ئەوەنە هەزار دەفتەری خوارد خەڵک هەبووە لەم بازاڕا کەسابەتی کردو لە مزگەوتەکەی ئێمە نزیک بووە کە ئەو کابرا پارەی کۆ کردو خەڵکی هێنا و ئەوەنەیەدا بە خەڵک نێدا بە خەڵک ئەیانە بچۆ لای مامۆستا عوبێد بە چی ئەڵێ بەخوا ئەوڵێ حرامە ناچم بەلایەوە ئەوڵێ حرامە ئەوڵا حرامە 100% حرامە دوای ئەوەی کە تیا چوو ئەمجا خۆزگای بچوم وای بەلایەوە ئێ بە قسەم ناکەی خوا بەهاتای بۆ لای من دینارێک نەفەوت بەڵام کە نەهاتی بۆ لای من و لە ترسی پێت بڵێم حرام و مەیکە دەی بە خۆت 200 دەفتەر خوراوە 100 خوراوە بە خۆت هەڵیگرە بە قیامەت تاو بە قسەم ناکەی کەیفی خۆت من تأكيد بچوە هەر مامۆسای ئاینی پێتەوەتە حرامە کە بەلای مامۆسای ئاینی ناچیت و بە عەقڵی خۆت ئەتەی قازانجکەیت بە خۆت هەر قازانجکە حتا مای بڵێ پارەم لای فڵان کەس یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی یا ڕەبی خوای آخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوایگیان ئەم مانگەت کردێتە کەفارەتی گوناهەکانمان خوایگیان لە دوژمنداری و لە شەڕ و بەڵاو ئاشاوە بە دوورمان کە یا ڕەب العالەمین خوایگیان هیدایەتمان بدەی شیفای نەخۆشەکانمان بدەی خوایگیان ئەوانەی کێشە و مشکیلانێ خوایە بۆیان حەلکەی وانەی دوژمندارن خوایە بۆیان ئاسان کەی یا ڕەبی خوایە ئەوانەی کێشە بۆ مناڵەکانیان دروست دەکەن خوای هیدایەتیان بدەی ئەوەندەیان عەقڵ پێ بدەی خوایگیان بەڵا لە مناڵەکانیان دوور خەنەوە یا ڕەبی خوایە ئەم مانگی ڕەمەزانە بێتە کەفارەتی گوناهەکانمان خوایگیان لێمان خۆش بە خوایگیان ئەم مانگی ڕەمەزانە تێپەڕێ بەسەرمانە لێمان خۆش بوو بێتی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين